8 ساڵ دوای بۆمبارانکردنی شارەکە و شەیدکردنی 163 هاوڵاتی لە ژن و منداڵ و گەنج و پیر لە ڕۆژی 24 چواری ساڵی 1982 هاوڵاتیانی شاری قەڵاتزێ بە هاوکاری ڕێخستنەکانی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕینیان دژی ڕژێمی بەعز ئەنجامدا. بەشداربووانی ڕاپەڕینەکەی ئەو کاتەی شاری قەڵاتزێ زۆرینەیان مامۆستایان و خوێندکاران بوون. ترسی زۆری ڕژێمی بەعسیش لە زۆری ژمارەی بەشداربووانی ڕاپەڕینەکە هۆکاری ئەوە بوو بەعز بە هەموو شێوازێک کەوڵی سەرکوتکردنی ڕاپەڕینەکە بدات. ڕژێم لەو کاتەدا هەموو شێوازەکانی سەرکوتکردنی بەکارهێنا، هەموو ڕێگاکانی گرتە بەر و لە ئەنجامیشدا شەهید ئامینە و شەهید سنەوبەر دوو لە بەشداربووانی ڕاپەڕینەکە بەدەستی پیاوانی ڕژێم شەهید بوون و 5 هاوڵاتی تریش بە سەختی بریندار بوون. ئەمە ئەو کاتێکە حکوومەتی بەعز ئەو لەو پەڕیبوغراییدا بوو لە ترۆپشی هێز و خۆتیدا بوو لەبەرەوەش کە شەڕەکەی ئێران و عێراق بوو زۆر شوێنی ئێرانی داگیر کرد بوو زۆر بغرا بوو و لە ناو خۆشدا بەتابەتی لە هەرمی کوردستاندا پەلاماری خەڵکی زۆر دەدا. ئێمەش چاوەڕوانی تەقینەوەیەک دەبین وەکو ڕاپەڕین و دەنجی گەلی کوردستان ینی دەنجی شۆڕشی گەلی عێراق ئەو دەمی ڕۆڵێکی سەرەکیە بوو لە هاندانی خەڵکەکە و بەتایبەتی ڕێخستنەکانی یەشێتی، بەڵام دوای کە ڕاپەڕینەکە کرا سەردەم خەڵک و لایەنەکان ڕوبەڕووی حکوومەت بوونەوە. ئەوە بوو لە 24 سوار باشترین فرسەت بوو کە ئێمە ئەو ڕاپەڕینەمان ئەنجامدا. دیارە بەرنامە ڕێژکراویشی چاک بوو دەستمان پێکرد. حکوومەتی باز پەلاماری داین بە تەقە و بە جوابێکی زۆر ناشەریفانە. لەو کاتژدا شوێنەکانی تر وەڵامی ئێمەیاندا و کوڕەوان زوڵە بزە و سێمانی و چاقڕنەوە و شوێنانە، بەڵام لێ زۆریکی خەڵک گولەباران کرا بەداخەوە. ئەو شار لێرە کەوتە کۆنتترۆلی دەستی جەماوەرەوە، لەبەرەوە سەردام مەزبور بوو بە مەسوومێکی زموری ئێمەیان ئازاد کرد لێرە لە قەڵاتزێ. ئەمە گیران لە کاتی ساڵی 1982 بوو لەگەڵ یەکێتی بووین بڵین لە پێشمەرگانی تەنزیم ڕێکخراو بووین مەزارام کرد لە 82 کەو کاتە حکوومەت ضعیف بوو. ئەمەش لە قوتابخانە بووین ڕاستی لە دوی ناوەندی بووین بڵین بەهۆی مزارەوە توانیمان ئەو ساڵە مزارە لە حکوومەتکەین کە لە ساڵی 1974 بۆ دومانی شاری قەڵاتزێ کرد. ئەمەش لە ڕقیەوە پێڵسان کە ئەو ئەرخەی بە حکوومەت بڕژین و ڕژێمی بەعز لەو کاتەدا هەموو ئامانجی تەنها خامۆشکردنی چرای ڕاپەڕینەکە بوو. دوایەوەشی ڕژێم بەهۆی زەبر و زەنگ و کۆکردنەوەی هێستا ڕادەیەک مەشغەڵی ڕاپەڕینەکەی خامۆش کرد. هاوڵاتیانی ڕاپەڕیوی شاری قەڵاتزێ 5 داواکاریان بۆ کۆتایی هێنان بە ڕاپەڕین خستە بەردەم دەسەڵاتدارانی ئەو کاتەی بەعس و لەژێر فشاری هاوڵاتیانیشدا زۆرینەی داواکاریەکان جێبەجێکران. بەگشتی مەرجەکانی ئەو کاتەی هاوڵاتیانی ڕاپەڕیوی شاری قەڵاتزێ بریتی بوو لە گەڕانەوەی هاوڵاتیانەی بە زۆرەمنی ڕاگوێزراون و گۆڕینی خوێندن لە عەرەبیەوە بۆ کوردی و ئازادکردنی و هاوڵاتیانەی بۆی ڕاپەڕینەکەەوە دەستگیر کرابوون. هەروە ئازادکردنی و هاوڵاتیانەی کە بەهۆی بیرڕای سیاسیەوە لە زیندانەکانی مووسڵ و بەغدا بوون. هەروەها ئەنجامدانی ڕێوڕسمێکی تایبەت بۆ بە خاکسپاردنی دوژنە شەهیدی ڕاپەڕینەکەی 24 چواری ساڵی 1982 شاری قەڵاتزێ یەکێکی تر بوو لە داواکاری هاوڵاتیانی شاری قەڵاتزێ. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری پشدەر.